نزیکەی 3 ساڵ پێش ئێستا شەو درەنگ بۆ وەڵای برادەرێک تەلەفۆنی کرد گوتی کچێک هەیە تووشی کێشەیەکی گەورە بووە. کێشەکەشی ئەوە بوو لەگەڵ کوڕێکە پەیوەندی سۆزداری هەبوو. کوڕەکە هەڕەشەی لێ کرد بوو. هەر چەند جارێک کە پارەی پێ نەدەما کوڕەکە هەڕەشەی لێ دەکرد. دەیگو ئەگەر ئەوەندە پارەم نەدێ ڤیدیۆ ڕسمەکان بڵاو دەکەمەوە. وەڵی پەیوەندی بە منەوە کردگوتی یەکەم خوا ئینجا ئەتوم متمانە پێێتەوە ئەو شتەمان لە بۆ بکەی چونکە ئەو دوعای لێ لە کوشتن و دژمنداری ئەوان ڕزگار دەکەی. ڕاستیان پێم خۆش نەبوو بەس لە ڕاهی خۆی کردم. ئیتر مامۆستا ئەو کوڕەمان هینا و بەهەر هۆکارێک بێت کوڕەکەمان هینا. کوڕەکە ئایپاتە شوێ بوو لەگە 2 مۆبایلی. ئەو ئایپات و ئەو 2 مۆبایلەی نێزیکی مامۆستا تەمەشامان کردێت چل ڤیدیۆ چل کەسی پێ بوو چل کەسی پێ بوو. هەر ڤیدیۆ هی هەر کەسەکی تقریبەن بەخوای درۆنی ئەگەر بڵێم 200 تا 150 ڤیدیۆی ئەو کچانەی پێ بوو. هەڕەشەی لێ دەکردن دەیگو ئەگەر ئەوەندە پارەم نەدێ ڕسم و ڤیدیۆکان بڵاو دەکەمەوە. مامۆستا وەڵای ئەمژ لە ڕای خوای لە بۆم کرد هەرچی ڤیدیۆ و ئەو شتانەی تێدا هەبوو هەر هەموم لێ ڕەش کردەوە. هەر هەموو لێ ڕەش کردەوە. چۆن کە تۆ مۆبایلێک دەکڕی لە دوکانی مۆبایل کە هیچی تێدانێت تۆ خۆت بەرنامەکان دادەنێ و ئەپدێتی دەکەی بۆم ئاوا لێ کردەوە. بەڵام لە پاشان 3 ساڵ پێش ئێستا بەڵام لە پاشان خەونەکەم بینی. خەونەکە نازانم ڕەبتی بۆیەوە هەیە یان نا، بەڵام چۆن بڵێ کولانەیەک بوو تەیرێک تێدا بوو تەیرێک. ئەو تەیرە لە ناکە بووە ئافرەت. ئافرەتەکەم نەدەناسی. تووشی خراپی بووین لەگەر ئەو ئافرەتەکەم نەدەناسی. پرسیارم لە مامۆستایە کردوتی ئەگەر ئافرەتەکە نەناسی ئەوە خێر و بەرەکەتە و دۆڵەمەند دەبی و لەبەرەوەی ڕەنگە کارەکی باشت کردبی و یعنی نازانم لێکدانەوەی ئەو کابرایەکو بوو. ئەوژە نازانم مامۆستا ئەو لێرەدا ئەمن کارەشی باشم کردیان خراپم کردیە. وڵای قوربانگیانە وەلەن کارێکی باشت کردووە، بەڵام ئافرەت زۆر جا کە پێی وترێ ئەمە زەعیفەیە پێی ناخۆشە. باشە تۆ دنیا داوای ڤیدۆت لێکاتەوە بۆی نانێری پیا بۆ خەڵکی نانێری. ئەمە ئافرەتە بۆ یەکسەر گورج خۆی ڕووتەکاتەوە و جسمی خۆی بۆ پیاوی خەڵکە نێرێت. ئەخە بەس پێم بڵێ ئەمە گەورەترین حەماقەت و بێعەقڵی نییە. چل ئافرەت ڕووتەوە کات باشە ئەمە کەسێکی تر بتوانێت چلی تر ڕووتەوە کات. من خەڵکە بۆ تۆتی مامۆسا پەیوەندیم لەگە 300 ئافرەتە هەیە 300 ئافرەتە هەیە. باشە بۆیە ناتوانم زەواج کەم. خەڵکە بۆ خۆی احترافی کردووە باسی 300 ئافرەتی کردووە. باشە یعنی گەنجێک بتوانێت 300 کچ هەڵقەڵەتێنێ کەواتە یعنی ئەمە مای ئەوەیە ئافرەت تۆزێ بەخۆیان بچێتەوە، تۆزێ عەقڵت هەبێ، تۆزێ بیرکەرەوە بڵێ باشە من بە تەمای زەواجم دوو ڕۆژتر ئەخە قەینا ئەبم بە دایکایەتی ئاوا ناکرێت. یعنی تاکەی عاقڵ نابن تاکەی بیر ناکەنەوە. یعنی ئەم هەموو مامۆستا ئەگەر مەسەڵەن بۆ بەیانی لایڤت کردووە 10 دقیقە چارەکی بیدایەتی یعنی ڕوونکردنەوە لە بۆ ئەو ئافرەتانە بدێ. بەڕاستی وەڵی مامۆستا کچێکی تێدا بوو کەس نێزیک تەمەنی 14-15 ساڵ دەبوو بەخوای 200 ڤیدیۆ ئەو کوڕە 200 ڤیدیۆ ئەو کچێ پێ بوو. کاکە گیان برای جوانم یا ڕەبی خوایە ئافرەت لەدەست دەرنەچێت بۆ قورعانە 100 شێخ و مشایخ و مەلا و سەید و دکتۆر و مامۆسای دەرونی و کەس چارەسەری ناکات. باشە یعنی ئێستا لە سەعات 2 شەوە لایڤ ئەکرێتەوە هەمووی کچی ئەم شارە و کچی ئەم وڵاتەیە. باشە کوڕ ئەهێنە مایک ئەوەی کەوا بێشەرمی و بێحەیەیە لەو لایڤەیە باسیەکەن. وەڵی براکەی ئەزانێت، وەڵی ئامۆزاکەی ئەزانی ئەمە کییە، وەڵیەکانیان ئاشکرایە، ناویان دیارە، ئەزانن خەڵکی کوێن. یعنی ئەمە کەسوکاری خۆی هەڕاجیەکە ئاڵێ بڕۆ پارە پێیاکە بڕۆ بە هەر شێوازیە بێ ئیتر لە کۆڵی من بەرەوە بە هەر شێوازیە بێ ئیتر شتێ بکە. ئەمە مامۆستا کاسبێکە کەوتە ناو سۆشیال میدیا. ئەزانی من بیر لە چیەکەمەوە بیر لەواکەمەوە. باشە
دەوڵەت بۆچی دز ئەگرێت بەڵام داویان پیس ناگرێت بۆچی یعنی پیاوکوش ئەگرن بەڵام کەسی لەش فرۆژ ناگرن کاکە وەڵڵاهی پیاوکوش یەک کەسێکە کوژێ بەڵام ئەم داویان پیس و شەڕواڵ پیسانە ئەم مفسیدانی کەوا لەسەر تیکتۆک شەوانە دەرئەچن لە مایکا قسە ئەکەن وەڵڵاهی ئەمانە لە پیاوکوش خراپترن وەڵڵاهی ئەمانە لە تلیاک و لە دەرمان و لە حەشیش خراپترن وەڵڵاهی ئەمانە لە سەرەتان خراپترن وەڵڵاهی ئەبێ ئەمانە جڵەو بکرێن ئەبێ ئەمانە بە GPS بە هەر شێوازێ بێ بگەنە سەریان ئەمانە قۆڵبەس بکرێن کاکە بەخوا کاکە مناڵی زۆر یعنی تەمەنی بچووک چی پێڵێن پۆلی 5 و 6 ابتیداییە لە دەست دەرچووە هەمووی بەڕێکاریەوە یەکەی کاکە باسی تەلیگرام و باسی کۆمەڵی بەرنامەی ترەکەن کارەساتە لە کاتێکا برا بەخوا ئەو حکومەتە ئاگای لە هەموو شتێکە بەس بەداخەوە یعنی من ئامۆژگاریانەکەم بەوەی کە ئێوە خۆتان خاوەن مناڵن خاوەن کچن خاوەن کە سوکارن پاراستنی ئەم شوناسا ئەرکی هەموو لایەکمانە پاراستنی شەرم و حەیای ئەو خەڵکە ئەرکی هەمومانە پاراستنی خانەوادەی کورد ئەرکی هەر هەموو لایەکمانە وەڵڵاهی ئەبێ قۆڵی ئەمانە ببڕدرێت وەڵڵاهی ئەبێ دەمکوت بکرێن یعنی سا کۆمەڵی گەنج پێیا بوونە جنێوی وا ئەدەن يعني والله ما سمعنا بهذا في آبائنا الأولين لباو باپیران ما نوشتیوا ما نبیستوا لسوشيال ميديا وجنيو بيكتري دن كاك الدول الرجاناتان هي عورتي دركات شتي زور خراب باسكري كاك جان والله أمانة لدرمان فروش خرابترن لبياوكوش خرابترن لدس خرابترن والله كاك أمانة زرري عاميان هي أمانة بو يعني بو مجتمع وبو كومالغا خرابن أما قولو بچوك سيريان أكاد کاتی مناڵی بێ تربیەتە بێ شەرەف ئەبێ لەمانەوە سەرچاوی گرتووە ئەمانە ئاوەکەی بۆ ئەڕێژن بابە ئێستا مناڵ ڕێز لە دایکی ناگرێ ڕێز لە باوکی ناگرێ هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەم هەموو لایڤە خراپانەیە یعنی بە ئاشکرا کوڕ کچێ دێن لایڤەکەنەوە بە یەکتریەوە لەگەڵ یەکتریات شەو تا بەیانی ئەوەی ناشیاوە ئەوەی کەوا شیاو نییە بەم کۆمەلگا بە ئەخلاقە بە ڕەوشتە ئەوان لەو لایڤەیە باسیەکەن ئەرێ وەڵام مامۆستا لە دیار نانی دەخۆن نانا من نازانم ئەی ئەم داواکاری گشتی و ئەم هەموو مەحامی و ئەم هەموو خەڵکەکە بە خۆیان ئەڵێن خەمخۆر کاکەوەرن یعنی شتێ بکەن یعنی ئەم وەزع ڕاستەوەکەن سوشیال میدیا ئەگەر بە جوانی بەکاری نێنی سەرەتانە کاکە سەرەتانە برام سەرەتانە والله وای مامۆستا یعنی ئەبێ هەموو لایە بێتە سەرخەت من پێم وایە یعنی بەڕاستی ئەمانە لە نەبوونی موچە خراپترن لە نەبوونی کارەبا و ئاو ئۆکسجینش خراپترن قوربانگیان يعني تو اگر اكسجين نبي باكسجيني دسكر اجيت بلام اگر اخلاق نما جيان لو قركوبان وشاريا ناكريت انما الامم الاخلاق ما بقيت يعني وسطاني همو شارو دولاتيك باخلاق ويا كاخلاقك لدسشو ئیتر ئەو کاتە ئۆکسجینی فری بە تۆچی پارە بە تۆچی سیارە بە تۆچی خانوو بە تۆچی ژن و ماڵ و مناڵ بە تۆچی مناڵەکە لە دەست دەچوو ئیتر هەموو ژیانت تێکەچێت ڕەوڕەوی ژیان لەم شاریە ئەگۆڕێت بەرەو خراپەکاری ئەڕوات یعنی من داوایەکەم مامۆساکانش بێنە سەرخەت دکتۆرەکان لە جامیعەوە هەر کەس لە شوێنی خۆیەوە بەڕاستی خەمێ لەم وەزعی ئێستا بخۆ سوشیال میدیا لەناو کووردا زۆر بە خراپ بەکاردێت بڕوام هەموو گەنجان ئەوانە لایڤەکەنەوە کاکە خەڵکی ئەم شار و وڵاتن یعنی بەڕاستی ئەمانە حەق وایە دەمکوت بکرێن ڕێگەیان پێ نەدرێ بە هیچ شێوازێک تەمەن ناکەم پەیامەکانمان بگە ئێمە بەخوا خەممانە بەڕاستی خەممانە من بە تایبەت زۆر خەمی گەنجمە والله یەک گەنج خراپ بێت بۆ شارەکەمان خراپ یەک گەنج باش بێت باشەیە بۆ شارەکەمان و هەر کەسێکیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ لە خاک و وڵاتی خۆی دەریەکەن بە ناچاری ئەڕوات هاوڕیدایەوە سەیری مەکە و بەیتی کرد فەرمووی واللهی تۆ خۆشەویستترین شار و نیشتیمانی لە دڵمە ئەگەر بە زۆر منیان دەرنەکردایە لەم نیشتیمانە ناڕۆیشتم ئەحەب البیلاد توتی خۆشەویستترین وڵات و نیشتیمانی لە دڵمە والله ئێرەمان خۆشەوێ خانەوادەی کوردمان خۆشەوێ خەڵکمان خۆشەوێت حل بەر ئەو خۆشەویستیەشە نەسیحەتی خەڵکەکەین بۆی خەڵک تووشی هەڵدێران نەبێ گەنجەکانمان بەرەو خراپەکاری نەڕۆن